لەگەڵ بڕیاری داخستنی دەواازە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لەسەر داواکاری حکوومەتی عێراق هاوکات ژمارەیەک دەواازەی سنووری کۆڵبەریش داخران کە ڕۆژانە جم و جۆڵ لە هاوردەکردن و هەناردەکردنی زۆری لە ڕێگای کۆڵبەرانەوە لێوە ئەنجام دەدرا، بەڵام تا ئێستا و دەواازە سنووریانە هەر بەداخراوی ماونەتەوە. زیاتر لە 3 مانگە ئەو دوودە نافەرمیەوە تا بڵم کۆڵبەرەکان کە هەمووشیان پێدا دەکرد لە هەردوو گلادیوی عێراق و ئێران زیاتر لە 5,000 کەس ئێستا بێکار بۆ بەچای خۆتان دەبینین چەندە دوکان داخراون، بارخانەکان داخراون، زیاتر لە 120 مێگزەمین لەو خەتە ئیشیان دەکرد، ئێستا هەموو بێکار بوونە. حاجمانان زەرەدێکی زۆریان بێکەوتووە و لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئێران دەکەن کە ڕێککەوتنێک بکەن کە ببێتە هۆی کردنەوەی ئەو کەناڵە. بەڕاستی خەڵکەکی زۆر بێکار و بێژماوەتەوە ئەوە تەماشای بکەن بە چاوی کامێرەکەتانەوە ئەو هەموو مەغزان و بارانە قەپات بوونە. نزیکەی 150 مێگزەمین ئیشیان نییە، مێگزەمینی وا هەبووە بە 2 ماڵان بە 3 ماڵان مێگزەمینیان کڕیوە. بە هەمان شێوە لەو دیوی ئێرانیش خەڵکەکە زۆر بێکار ماوتەوە، نزیکەی 5,000 نەفەر زیاتر. لە دەواازە سنووریەکان لە کاتی ئاڵوگۆڕە بازرگانیەکان بەشێک لە کاڵاو پێداویستی و کەلوپەلی ناوماڵ ڕێگای مامەڵەکردنی پێنادرا، بەڵکو لە ڕێگای دەواازە کۆڵبەریەکان دەگوازرانەوە. بە ڕەزامەندی و ڕێگاپێدانی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران ژمارەیەک هاوڵاتی لە باشوور ڕۆژهەڵاتی کوردستان بەو کارەوە خەریک دەبوون، کەچی ئێستا بێکار ماونەتەوە. سەرکونسولی کۆماری ئیسلامی ئێرانیش ڕایگەیان لە ئایندەدا کاری کۆڵبەری وەک خۆی نامێنێت و بەکردنەوەی بازارێکی تایبەت ڕێک دەخرێت. اما مفهوم این نیست که چیزی جایگزین نمیشه. این فقط نوع ئەمە بەو واتایە نییە کە کۆتایی بە کۆڵبەری دێت، بەڵکو تەنیا شێوەکەی دەگۆڕێت. ئەمانەوێت بازارێک دروست بکەین کە هێشتا لە قۆناغی لێکۆڵینەوەدا هەیە بۆ ئەوەی بزانین ئەو کەسانەی چ ئێرانی یا عێراقین و کاری کۆڵبەری دەکەن چۆن دەتوانن لەو بازارەدا کار بکەن بەبێ ئەوەی ناچار بن کۆڵبەری بکەن. ئەوە دۆخی کۆڵبەران زۆر باشتر دەبێت. طرفهای عراقی یا ایرانی که تو قالب کوله‌وری با هم کار میکردن. کاری کۆڵبەری لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سنووری هەر سێ پارێزگای ئورمیە و سنە و کرماشان زیاتر لە 85,000 کەس کارتی کارکردنی بۆ کراوە. ڕۆژانە 25 بۆ 50 تەن کاڵا و شتومەک هاوردەی کۆماری ئیسلامی ئێران دەکرا بۆ دەستکەوتنی بژێوی ژیانی ڕۆژانەیان، بەڵام ئێستا هەمویان بێکار ماونەتەوە. هاوشێوەی دەواازە سنووریەکان چەند دەواازەیەکی تری کۆڵبەریش داخران. دوایکردنەوەی دەواازە سنووریەکان بەڵام تا ئێستا ئەو دەواازانەی کە کاری کۆڵبەریان تێدا ئەنجامەدرا بە داخراوی ماونەتەوە. ئەمە شوای کردووە ژمارەیەکی زۆر هاوڵاتیان لە هەردوو دی و بێکار بمێنێنەوە. عوسمان کورسات نیوز دەواازەی کۆڵبەری نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان.